مۆگاشکرا لە چەند ڕۆژی داهاتوودا سوودانی سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی سەردانی ئەمریکا کات و لەگەڵ جۆ بایدن و لێپسراوانی باڵای کۆشتی سپی زنجیرەیەک دیدار و کۆبوونەوە سازەکات. بۆ مەبەستەش لە هەولێرەوە بەسپاسەوە بەڕێز سەروان گۆمەشینیمان لەگەڵایە چاودێری سیاسی. کاک سەروان بەیانیت باش. بەیانیەوە باش. زۆر سپاس. کاک سەروان با لەوە دەست پێ بکەین. سەردانەکە چەند تەوەری گرنگ لە خۆگرە سەردانەکەی سوودانی بۆ ئەمریکا. بەڵێ بەڵێ بەیانی بەڕێز و بەیانی بینەرانی کورتسات نیوز باش پیرۆزبایی جەژنی ڕەمەزانیش لە بینەران و بیسەرانی بەڕێزی کورتسات و تاوایی گەلی کوردستان دەکەم. من پێم وایە جارە دەبێت لە تەوەری سیاسەتەوە دەست پێ بکەین. هەڵبەتە سەردانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقی بۆ ئەمریکا کە هیچێکە لە وڵاتە هەرە زلهێزەکانی دنیا ئەمڕۆ لە گۆڕەپانی سیاسی لە دنیا بە شەرق و غەربیەوە جێدەست و جێپەنجەی دیارە دەبێ بڵێن سەر لەبەری سەردانەکە سیاسیە. جا لە نێو سەردانە سیاسیەکەدا هەڵبەتە تەفەرعات و لق و پۆپی دیکەی لێ دەبێتەوە. ئەم سەردانە سیاسیانە بێگومان تەوەریکی دەبێتە تەوەری ئابووری و تەوەرەکانی دیکە لە بابەتی پرۆتۆکۆلی و لە بابەتی پەیوەندیەکانی دیکەی دیبلۆماسی لە نێوان دوو وڵات هەمویان تاوتۆ دەکرێن. بەڵام ئەوەی کە با بڵێم شادەماری سەردانەکەیە دەبێ بڵێن سەردانێکی سیاسیە لە وڵاتی عێراق بۆ ئەمریکاوە تاوتێکردنی پەیوەندی نێوان ئەمریکا و عێراقە لە ڕابردوو لە زیاتر لە دوودەیە و سێدەیە لە هەوڵ و هاوکاریەکانی ئەمریکا بۆ عێراق و ئێستا دانانی شارڕێگا و نەخشە ڕێگا لە پێناویەوەی کە جارێککە بتوانن حکوومەتی عێراقی لەگەڵ حکوومەتی ئەمریکا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جارێککە ئەو پرۆژەیە ئەو بەرنامەیە ئەو ئیتفاقە استراتیجیانە جارێککە دابڕێژدەوە کە وەڵامدەرەوەی پێداویستی هەنووکەی و ئێستای خواستەکانی هەردوو کە گەلی ئەمریکی و عێراقی بن. بەڵێ کاک سەروان پێت وایە ئەم سەردانی سوودانی پرسی کشانە و یێزەکانی ئەمریکا هاوپەیمانەکانی لە عێراقێک لای بکاتەوە یاخود ئەمە ئەبێتە دەواازەیەک بۆ دەستپێکردنی دانوستانەکان لەو بارەوە؟ بێگومان ئەگەر باوردی سەیری بکەین و ئەو چاوپێکەوتنەی کە بەڕێز سوودانی لەگەڵ یەکێک لە ڕۆژنامە بەناوبانگەکانی ئەمریکا سازی کرد تێیدا باسەوە دەکات کە جارێک ئێمە دەچین بۆ داڕشتنەوەی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و عێراق. هەڵبەتە پەیوەندی نێوان ئەمریکا و عێراقیش سەرەتا پەیوەندیی دوای ساڵی 92 تا ئێستا دوایەوەی کە حکوومەتی ئەوسای عێراقی و ڕژێمی عێراقی هەڵسا بە داگیرکردنی کوێت و ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان و وڵاتانی دنیای دەرەوە کە بەشداریان کردووە بەهێز هاتنە ناو عێراق و ناوچەی ڕۆژهەڵات پەیوەندیی سەربازی بوو. بۆیە بەڵێ دەشێ یەکێک لە تەورارە گرنگەکان مەسەلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا بێت لە عێراق، بەڵام ناکرێ بڵێن ئەو سەردانەی ئیستای بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی بۆ ئەمریکا و دیداری لەگەڵ جۆ بایدنی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەبێتە خاڵێکی وەرچەرخان و کۆتایی هێنان و بڕیارێکی یەکلایی کارەوە لەسەر مەسەلەی کشانەوەی ئامانەوەی هێزەکانی ئەمریکا. چونکە ئێمە دەزانین عێراق وڵاتێکی فرە ڕەهەندی، فرە حیزبی، فرەلایەنی، فرە ئایدیا و ئاین و مەزهەبی جیاوازە لەناو ئەحزابە شیعەکانی کێسا لە ترۆپکی دەسەڵاتن لە عێراق بە دوای ئەوە سوننە و کوردیش ئێمە دەزانین ئارایی جیاواز هەیە لەسەر مانەوەی یان نەمانەوەی هێزەکانی هاوپەیمانان. بەڵام ئەو سەردانەی کە ئێستا بەڕێز سوودانی دیکا بۆ ئەمریکا دەبێتە دەواازەیەک بۆ دانوستانێکی نوێ لە بابەت کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان بەگشتی و ئەمریکا بە تایبەتی و مەلەفەکانی دیکەی دوایەوەش. بەڵێ کاک سەروان بەپێی زانیاریەکان چەند لێ پرسراوێکی باڵای حکوومەتی هەرێمی ژیاوەری سەرۆکوەزیرانی عێراقەکەن بۆ سەردانەکەی بۆ واشنگتۆن. پرسیارەکەم ئەوەیە ئایا لەو سەردانەیە ناکۆچەکانی نێوان هەولێر و بەغداد و پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم بازەکرێت؟ بێگومان سەردانی دوا هەفتەی بەر لە جەژن لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە بۆ بەغدا و دیدار و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی حکومی و ئیداری تەنانەت پارتە سیاسیە شیعەکانی ئەوێش دەرخەری ئەو ڕاستیان کە هەرێمی کوردستان بەشێکی دانەبراوە لە عێراق و هەرێمێکە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی فیدرال. بۆیە هەموو
ئەو شتانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێەوە دەشێ بەشداری تێدا بکە دەبێت لە ڕێگای وفودی ڕسمی عێراقیەوە بێ یان لە ڕێگای ئەو شاندانە بێ کە حکوومەتی عێراقی وەکو دیدار و سەردانی ڕسمی دایان ناسێنێ. هەتا لە خودی لێدوانەکەی بەڕێ سەرۆکی هەرێمی کوردستانیش ئەوە بوو کە وەفدی هەرێمی کوردستان لەمە دووە لە ژێر یا لە چوارچێوەی ئیلیا لە ئیتاری وفودی عێراقی بەشدار دەبن. ئەو وەفدێکە لە هەرێمی کوردستانیش هاوکاریان هەماهەنگی و هەمڕێیی بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقی دەکات بریتی دەبێت لە چەند بەرپرسێکی سیاسی و پرۆتۆکۆلی و دیبلۆماسی و ئیداری لە هەرێمی کوردستان و ئەوشمان بیر نەچێت لە دواهەمین لە دوانیش کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران باسی لەوە کرد کە بەشێکی دیدارەکەی تایبەت دەکات بۆ پرسی هەناردنەکردنەوەی جاری چکی هەرێمی کوردستان چکە ئەگەر تەماشا بکەین لە کاتی نەناردن و وەستانی هەناردی هەرێمی کوردستان بۆ دەرەوە تا ئێستا 14.5 دەبێتە خەسارەتی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی لە مەسەلەی نەناردنی نەوت بۆ دەرەوەی هەرێم و عێراق. بەڵێ کاک سەروان وەک باس کراوە بەشێکی سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق بۆ واشنگتن پەیوەندی ئابووری و داریەکانی نێوان بەغداد و واشنگتۆنە و لە هەمان کاتە تاوتوێکردنی چاکسازیە لە سیستمی بانکی عێراق. پرسیارەکەم لێرەدا بە دیاریکراوی ئەوەیە بە سەردانەکەی سوودانی بۆ واشنگتن بەهای دینار زیاتر بەرزەبێتەوە وەکو بۆ چوونی بەڕێستان؟ پێم وایە هەموو کاتێک ئیستقراری سیاسی لە هەر وڵاتێک دەبێتەوە ئیستقراری ئابووری و بژانەوەی ژەرخانی ئابووری ئەو وڵاتە. بەڵێ بۆیە سەردانەکەی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بەشێک لە ئەجەندای سەردانەکەی ئەوە دەبێت لە بواری ئیکۆنۆمی و اقتصادی و ئابووری قسە لەسەر هەندێک بابەت بکەم. بۆ نمونە هەڵاوسانی زۆر و ڕێژەی هەناردە و هاوردە لە نێوان دوو وڵات و هاوکاری و سەپۆرت و پشتیوانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان بەتایبەت و عێراق بەگشتی ئێمە پێمە وایە تەسیری مباشر دەکاتە سەر مەسەلەی ئیستقراری بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار. بیرشمان نەچێ بانقی مرکزی عێراقی لە مانگەکانی ڕابردووە لە ساڵی ڕابردوو بە چەندین گوژمەی زۆری خەیاڵی پارەی هەمیشە دەخسە بازارڕەوە بۆی کە بتوانێت بەهای دراوی عێراقی بەرزکاتەوە لە بەرامبەر دۆلاری ئەمریکی. بەڵام لەبەرەوەی ئێمە هاژبوونێکی گەورەتری سیاسی لە سنوورەکانی عێراقی هەبوو مەسەلەی سپیکردنەوەی پارە، مەسەلەی هەناردەکردنی پارە، مەسەلەی کۆمەڵک تەزوید و حاڵەتی دیکە بۆ پارت و ڕێکخرا و گروپی جاجا ئەمانەوەی کردبوو کە ئێمە تووشی حاڵەتێکی نائیستقراری سیاسی بین لە مەسەلەی ئیکۆنۆمی و اقتصادیشدا. بۆیە ئەوەش بەدڵنیاییەوە دەبێتە بەشێکە لە یا تەوێرێکە لە تەوەرەکانی گفتوگۆی نێوان دوو سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەنجومەنی وەزیرانی عێراقی. بەڵێ کاک سەروان وەک خۆتان ئاگادارن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ئیسرائیل بردومانی کۆسوڵخانەی ئێرانی کرد لە دیمەشق. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە ئایا ئەم سەردانی سوودانی بایدن یاخود لێپرسراوانی باڵای کۆشتی سپی داوا لە عێراق ناکەن هاوشێوەی دانوستانەکانی پێشووتری نێوان سعودیە و ئێران کە لە یەک نزیک بوونەوە عێراق ڕۆڵی سەرەکی هەبووە لەو بارەیەوە داوا لە سوودانی ناکرێت سەر لە نوێ ئەو ڕۆڵە بژێرنەوە و بە جۆرێک لە جۆرەکان ڕەوشەکە هێورکەنەوەکە وەک خۆ دەزانین لە ئێستا ئێران هەڕەشەی ئەوە کاکە تۆڵی خۆی بکاتەوە و بایدنیش هۆشداریە لەوەی کە پارێزگاری لە ئیسرائیلەکەن. بەڵێ بێگومان لە چەند ڕۆژی ڕابردوو مەسلەی بەرپەرزدانەوەی یا تۆڵەکردنەوەی دەسەڵاتدارانی ئێران بۆ ئەمریکا یا بۆ بەڵێم دروستتر بۆ ئیسرائیل لە پای ئەو هێرشەی کە کراسەر قونسڵخانەی ئێرانی لە دیمەشق باسێکی ڕۆژانە و هەنووکەی سەرزاری بەرپرسانی دەوڵەتی ئێرانیە. بەڵام میکانیزمی ئەم بەرپەرزانەوە چۆنە و چیە ئارای جیاجیا هەیە لێرەدا. هەندێک وای لێک دەدەنەوە وای پێنەسە دەکەن کە ئێران دەیەوێت لە ڕێگای گروپەکانی کە دەستەمەوەی خۆین و یا بەڵێم ئەو پشتیوانی و پارەداریان دەکا بۆیە لە ڕێگەی ئەوانە بیکە. هەندێک جارنا وا بیر دەکرێتەوە کە لە بەرزایەکانی جۆلان ئێران هەوڵ بدا بە حکمیەوەی کە ئیتفاقێکی نێودەوڵەتی لە نێوان دوو وڵات هەیە کە بە خاچی ئیسرائیلنی هەرچەندە ئیسرائیل داگیری کردو بەڵام
ئەگەر هێرشەکە بکرێتە سەر جۆلانیش جۆلان ئەوە خاکی ئیسرائیل نێو ئیسرائیل بە هەمان ئەو ئەندازەیە ناتوانێت وەڵام داتەوە. ئەگەرەکان زۆر و کراون، بەڵام ئەوەی کە دەبێتە چوارچەوەی ئەجەندای سەردانی بەڕێز سوودانی بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر مەسەلەی جەنگی نێوان ئیسرائیل و فەڵەستین یان جەنگە ئیقلیمیەکانی دیکە یا جەنگە دوور مەوداکەی ترکە لە نێوان ئوکرانیا و رووسایە. بەڵێ بەڕێز سوودانی ڕاشکاوانە و پێشوەخت مسبقەن ئیعلانی کرد لەوەی کە ئێمە وەکو عێراق نامانەوە تەرەف بین، دەمانەوێت ناوەنجیر و هاوکار بین لە پرۆسی سیاسی و ئاشتی لە وڵاتان، بەڵام نامانەوێت تەرەف بین لە هیچ مەجاالێکی شەڕ و ئاڵنگاری و ماڵوێرانی و چێشمی نێوان دەوڵەتان. بێگومان ئەوەی کە ئەمریکا دەیەوێت لە ڕێگای سەرۆک وەزیرانی حکوومەتی عێراقیەوە پەیامێک بنێرێ یا ئەوەلجار ڕەنگە بۆ ئێرانی بنێرێ باعتیبار ئێران و دەوڵەتی ئێرانی شیعی لەگەڵ ئەحزابی شیعی لە عێراق هەماهەنگ و هاوکارن لە زۆر پرۆسەی مەذهبی دینی سیاسی تەنانەت بەڕێوەبردن لە هەندێک ناوچەکان. پامێکی ڕاستەوخۆی ئەمریکا دەبێت لە ڕێگای بەڕێسوودانیەوە بۆ ئێرانیش و بۆ شیعەکانی لوبنانیش و بۆی کە جارێککە هەوڵ نەدرێ ئەو ئاژاوە و ئەو تەنگەژەی کە لە نێوان ئیسرائیل و فەڵەستیندایە لە بری ئاشتی و کردنەوەی کەناری ئارامی هەوڵ و دۆخەکان بەرەو خراپتر بڕەوە. بەڵێ کاک سەروان ئەگەڕێمەوە سەرپرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بۆ چوونت چۆنە تۆ ئەگەر سوپای ئەمریکا ئایا ئامادەیە سوپاکی بکشێتەوە لە عێراق لە کاتێکدا هەژمونی وڵاتانی تر لە جیانە فراوان بۆ نمونە چینە رووسایە وڵاتانی ئیقلیمیە، ئایا ئەمریکا ئامادەیە دەستبەرداری هەژمونی خۆی بێ لە عێراق و ناوچەکەیە؟ بێگومان عێراق وەکو شانۆیەکی دیاری مانۆری سیاسی و سەربازی لە ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی پێگە و جێگە و شوێنێکی جوگرافی گرنگی هەیە و هەموو وڵاتانی زلهێزی دنیا بە تا دەگاتە وڵاتانی ئیقلیم هەمویان دەیانەوێت لەو مانۆرە سەربازی و لەو نمایشە سیاسیە بەشدار بن و هەر کەسیش دەیەوێت پارێزگاری لە بەرژەوەندی وڵاتەکەی خۆی بکە و دوجار لۆبی وڵاتەکەی خۆی لە ناوچەکە بپارێزێ بۆیە حوزوری سەربازی و عسکەریان لێرە دەبێ. و بیرشمانە چی ئەمریکا مێژوویەکی هەیە لەگەڵ عێراق لە ساڵی 92ەوە تاوەکو ئێستا ئەمریکا باجی داوە خوێنی بەخشیوە دەیان سەرباز و ئەفسەر و خەڵکی لە عێراق لەبین چوون لە پێناوی ئەوەی کە سیستەمی سیاسی و نظامی حکوم لە عێراق بگۆڕێ. هەروەکو بەڕێز محەممەد شیع سوودانیش ئاماژەی پێکرد کە دەڵێ ئەمریکا بەشێک بووە یا با بڵێم پاڵپشتێکی زۆر بەهێزی گۆڕینی نظامی عێراقی بووە کەوای کردووە گەلانی عێراق تامی ئازادی بکەن لە دوای پرۆسەی ئاڵوگۆڕکردنی ڕژێمی سیاسی لە عێراق. بۆیە کشانەوە نەکشانەوەی ئەمریکا لە عێراق جارە من پێم وایە بەتەنها نابێتە پرسی بەرپرسێکی عێراقی هەرچەندە بەڕێز سوودانی وەکو نمایندەی عێراق و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی دەوڵەتی عێراقی بەشدار دەبێت لەو کۆبوونەوە دیدارانە، بەڵام لێرەدا پرسی کشانەوە نەکشانەوە دەبێت جارێککە لە پەرلەمانی عێراقی تاوتێ بکرێ بە حزوری هەموو ئەحزابە بەشدار بووەکان لە حکوومەت و ئەوانەشی کە لە پرۆسەی با بڵێم معارەزن لە عێراق. بەڵام ئایا ئەوەش ئەگەر عێراقیش لە یەکلایەنە بڕیار بداتەوەی کە ئەمریکا بکشێتەوە، ئایا ئەمریکا بوا بە ئاسانی دەستبەرداری ئەو هەموو تاریخ و ڕابردوو خوێنەی خۆی دەبێت کە لە عێراق پێشکەشی کردووە لە بەرامبەرەوەی کە عێراق ئازاد بێ؟ وایە ئەگەر ئەمریکا کشایەوە لە ناوچەکە ئەمە دەبێت بەو چاوە سیر بکەین هێزی بەدیل و ئەلتەرناتیڤ هەیە دەیەبێت لە ستەیجی عێراقی لە شانووی سیاسی و سەربازی عێراقیدا جێگە بگرێتەوە. ئایا ئەوانەش وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد لە وڵاتانی ئێستای ئەوڕۆی کە لە دنیا زلهێزن یان لە ڕووی بازرگانی و تیجارەت و ئابووریەوە تەنانەت سەربازیشەوە بەهێزن، ئایا دێن و شوێنی ئەمریکا دەگرنەوە ئێمە کات پەیوەندەکانمان لەگەڵەوان چی بەسەردێوە ئەجەندا و ئایندا و پلانی عێراقی چی دەبێت لەگەڵەوان. بۆیە مەسەلەی کشانەوە کە پێم وانییە مەسەلەیەکی ئەوە ئاسان بێ بتوانن بە سەردانێک بکرێت، بەڵام دەکرێت بخرێتە هەمان ئەو حاڵەتێک کە پێشتر باسمان کرد لە مەسەلەی پەیوەندی نێوان ئەمریکا و تاوتوێی ئەو پرسانەکە هیچێک لە پرسەکان پرسی کشانەوە یامانەوە هێزەکانی ئەمریکای لە عێراق. بەڵێ
بەڕێز سەروان گۆمەشینی چاودێری سیاسی سوپاس کە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوویت. سەرکەوتوو بن.